بەڵێ سەحەر لانا سلااوسان لەبێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستوان باش بێت لە هەر جێگێکەوە بینەرمانن ئومێدەکەین هەموو لایەکتان باش و تەندروست بن بێگومان یەکەمین دیداری زانستی تایبەت بە ئاسایشی ئەلکترۆنی لە زانکۆی سلێمانی ناوەندێکی ئەکادمی بەڕێوە دەچێت بە هەمانگی لەگەڵ چەندین کۆمپانیا و کەسانی دیکە لە سەرانسەری عێراق و هەرێمی کوردستان ئەو کەسانی کە هەم لە بواری ئایتی و هەم لە بواری ئاسایشی ئەلکترۆنیا کار ئەکەن و چەندین دام و دەستگای حکومی لێرە لەم دیدارە بەشدار بن کە لە کاتژمێر 2:30 و ئەمڕۆ دیدارەکە دەست پێ دەکات بە ئامادەبوونی خانمی یەکەمی عێراق خاتو شاناز ئیبراهیم ئەحمەد و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە قوبات جەلال تاڵبانی کە ئەمڕۆ لێرە ئامادەن و بە ئامادەبوونی چەندین کەسانی حیزبی و هەم کەسانی ناحکمیش لێرە بەشدار ئەبن و لەگەڵ ئەوەشە هەندێک لەو کەسانی کە لە بواری ئاسایشی ئەلکترۆنیا وکو پێشتر ئاماژەمان پێکرد لێرە هاتوون لە تەواوی عێراق و لە سەرانسەری عێراقەوە هاتوون بەشدارن لەبەرەوەی چالێنجێک هەیە بە ئامادەبوونی زۆرێک لەو گروپانی کە لە بواری هاکردنا کار ئەکەن ئەمان لێرە چالێنجێکیان بۆ ساز کراوە ناوڕۆکی چالێنجەکە و تەواوی دیدارەکە و ئەو تەور و بابەتانەی کە ساز ئەکرێت قسەوباتی زیاتری لەسەرەکەین ئەچینە لای زۆر بەڕێز کاکژی ڕەشید کابەڕێزیان هەم سەرپەرشیاری دیدارەکە و هەم سەرپەرشیاری تەواوی ئەو کاروبارانی کە لە تەواوی ئەم دیدارەیە کاری لەسەر ئەکرێت قسەمان بۆ کات کاکژیر سپاس بۆ ئامادەبوونت سڵاوت لێبێت بەیانیت باش بێت هەر باس سەرەتا لەوە دەست پێ بکەین یەکەمین دیداری زانستی تایبەت بە ئاسایشی ئەلکترۆنی مەبەستان لی چی بوو کە لە زانکۆی سلێمانی ڕێکی بخەن دیداری ئاسایشی ئەلکترۆنی ئەم ساڵ خۆشبەختانە یەکەمین جارە لە زانکۆی سلێمانی بەڕێوە ئەچێ ئەم دیدارە بە هاوبەشی زانکۆی سلێمانی و ئایکیو گروپ و ئەکادیمی ڕاهێنانی دیجیتاڵی و سولی سایبەرکۆنە ئەم دیدارە زیاتر تەرکیزی خسۆتە سەر ئەوەی کە لایەنی ئاسایشی ئەلکترۆنی بخاتە ڕوو بۆ گەنجەکان بۆ تەواوی هەرێمی کوردستان بەگشتی زیاتر تەرکیزەکەمانەوەیە کە ئەم خەڵکانە لێرە کۆکەینەوە و ئاسایشی ئەلکترۆنی بەرەو پێشەوە بەرین لەم جیهانە دیجیتاڵی ئێسەمانە لە ئێستا ئەبینین حاکردن لە تەواوی گیان و هەرێمی کوردستانیشە ڕەنگە زۆر بەربڵاو بێت و کاری کردبێتە سەر هەرێک لە تاکەکانی نێو کۆمەڵگا ئێوە چۆن ئەتوانن ئاسایشی ئەلکترۆنی لەم نێوەندەیە هۆشیاری زیاتر بڵاو بکەنەوە لە تەواوی کوردستان وەکو ئاسایشی ئەلکترۆنی ئێمە لەرە باسی هاکردنی ئەخلاقی ئەکەین لایانی تاوانی ئەلکترۆنی و ئەوانە بابەتێکی ترن بەڵام وەکو ئەمەی کە ئەمان کە لێرە ئەیکەن وەکو ئاسایشی ئەلکترۆنی و چاڵنجی کاپچەر دە فلاگ ئەمە چاڵنجێکە کە ئەم بەڕێزانی کە لێرە پارتیسیپنت و بەشداری کەرەکانن بەشداریەکەن لە تێستکردنی نێتۆرک و لە وێبسایت و لە سیستەم و لە سێرڤەرەکانە کە ئێمە بۆمان دابین کردوون لێرە لە ناویانە فلاگێکمان شاردوتەوە کۆنەڵی چۆنەڵی شتێکمان شاردوتەوە بۆیان کە کاتێک ئاڵاکە داگرن کاتێک کە فلاگەکە وەرەگرن پۆینتیان بۆ نووسرێ و لە تیمی لیدەربۆردەکەی ئەچنە ڕانکەوە ئەچنە کێبڕکەوە تەواوی ئەو دیداری کە ئەمڕۆ لە کاتژمێر 2:30 وەکو پێشتر ئاماژەمان پێکرد هەم بە ئامادەبوونی خانمی یەکەمی عێراق خاتو شاناز ئیبراهیم ئەحمەد و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان قوبات تاڵبانی ئەتانەوەی لەم دیدارەیە چی باس بکەن ناوڕۆکەکەی باز لە چیەکە ئەو بابەتە گرنگ و هەستیارانە چیە کە تایبەتە بە ئاسایشی ئەلکترۆنی خۆشبەختانە بۆ ئەو بەڕێزانی کە ئامادەبوون بەڕاستی زۆر هاوکارمان بوون جگەلەوان کۆمەڵێکی زۆری ترمیوانمانەیە لە تەواوی عێراقەوە زۆرمان پێ خۆشە کە کاتێک ئەمانە ئەم گەنجانە ئەبینن لە چه ئاستێکان ئەبین لە چه ئاستێکی ئاسایشی ئەلکترۆنیان ئێمە ڕاستە ینی لە ئێسەیە وردە ئەچینە ناو تەکنۆلۆژیاوە بە سیستەمکردنی دام و دەستگاکان دەستی پێکردووە بەردەوامە بەڵام لە لایەکی تریشەوە پارێزگاریکردنی و سەلامەتکردنی ئەم زانیاری و ئەم داتایان و ئەم نێتوەرکانە ئەبێت لە ئەستۆی هەموو کەسێکا بێت لە ئێستا پێ دوایە ئاسایشی ئەلکترۆنی لە کوردستانە لە چه ئاستێکە تا چەندە لە ئاستێکی وەهایە کە بتوانرێت کەسێک لە هاکردن بە دوور بێت چۆن کارتان لەسەر ئەم بابەتە کردووە بە هەمان شێوە وەکو تاوانی ئەلکترۆنەکان ئێمە باسی ئەوە ناکەین باسی ڕێخستنی ژێرخانی دیجیتاڵیەکەین لێرە بەرەو ئاستێکی زۆر باش ئەڕوا چاوەڕوانەکەین بە دڵنیاییەوە لە ئاستی سەرجەم وڵاتەکانی تران ئەتوانین ئەوە بڵین و بە تیم ئێمە بەردەوام خەریکی تەستکردنی هەموو سایت و سێرڤەرەکانی و هەوڵین هەتا بتوانین سەلامەتیان بکەین
کەسێکی ئاسایی ئێستا بینەری پرۆگرامەکەمان بێت لە ڕێگەی مۆبایلەکەیەوە ئەو ئەپانەی کە لە نێو مۆبایلەکەیە چۆن بتوانێت پارێزگاری لە تەواوی سیستمی مۆبایلەکەی بکات کە بۆ ئەوەی چوە هەر جێگایەک لە هاکردن بە دوور بێت ئەمانە چۆنی جێبەجێ دەبووی هەمومان خۆمان بپارێزین لە هاکردن. وەکو مۆبایل پێویستەکە بەردەوام ئەپدەیت بکات وەکو بەرنامە دابەزان پێویستەکە دایم لە سەرچاوی دروست و ڕاستەوە بەرنامەکان دابەزێنێ نەک بچێت لە لایەنی سێمەوە بەرنامە دابەزێنێ وەکو ئەکاونتەکانی خۆشیان پێویستەکە یاسا دوو فاکتەر و سێ فاکتۆری لەسەر پاسوۆردەکانیان هەبێ ئێستا ئۆثنتیکیتر ئاپ هەیە کە ئەوە لە ڕێگەی بەرنامەوە تۆ کۆد وەرەگری بۆ پاسوۆردی ئەکاونتەکانێ ئەو شتانە پێویستەکە هەموو کەسێک بیکان خۆشی پارێزێت لە پاسوۆردی لاواز ئەوە زۆر گرنگە. ئەی بۆ تەواوی شوێنە حکمی و ناحکمیەکان ئەوانەی کە بۆ نمونە بەردەوام کاریان بە تەکنۆلۆژیا ئەکرێت ئەمانە چۆن بتوانن پارێزگاری بکەن لەم نێوەدا؟ ئەمە وەکو خۆمانۆک و ئەکادیمیای ڕاهێنانی دیجیتاڵی بەردەوام هەوڵی هۆشیارکردنەوە ئەین و لێرە هەموو ئەو لایەنە ئەهلی و حکومیەکان ئەتوانن سوود لە ئۆفەرەکانمان وەرگرن و ژێرخانێکی دیجیتاڵی تەواوی نەتوانین بۆ دابینکەین. کۆتا پرسیارەکەم ئەم شوێنێکی ئێستا ئێمە تایە وەساوین کاکسیروانی شوێنەکانمان بەوە گوازێتەوە زۆرێک لەو بەژاروانی تایە ئەو گەنجانی تایە کە با بڵێن چالنجێکتان بۆ ساز کردوون پێمان بڵێ چالنجەکە چییە لە ماوەی ئەم سێ ڕۆژەیە چیتیا بەڕێوە دەچێت لەم چالنجەیە؟ چالنجی داگرتنی ئاڵا کاپچەر دە فلاگ چالنجەکە لە سەرانسەری دنیاە لە بواری ئاسایشی ئەلکترۆنیە بەڕێوە دەچێت. خۆشببختانە سولی سایبەرکۆن ئەم ساڵ دووەم ساڵیەتی ساڵ یەکەم 2023 کرا دووەم جارێتی کە بەشدارە بێت بۆ وەکو چالنجەکە وەکو ڕێخەری چالنجەکە لە تەواوی عێراقەوە ئێمە میوانەکانمان و بەشداربووەکانمان کۆ کردوێتەوە نزیکی 140 کەس بە تەواوی ئەم سێ ڕۆژە هاکی ئەخلاقیەکەن و سیستەم و نێتوەرکەکانی ئێمە تێست دەکەن و ئاڵاکانە دۆزنەوەتیایە و لە ڕۆژی کۆتاییشە سولی سایبەرکۆن و هەموو هاوبەشەکانی تر $10,000 وەکو خەڵات داناوە بۆ باشترین دەتیم. لە کۆتا ڕۆژ و لە سبێنێ کە دۆم ڕۆژی دیدارەکەی و لە هەمان کاتا لە کۆتا ڕۆژیشە کە سێم ڕۆژ ئەکات چیتر چ شتێکی جیاوازتر لە نێو دیدارەکە ئەخرێتە ڕۆ پێما بە پێش دەستپێکی پرۆگرام هەندێک بابەتی گرنگت باس کرد. بەڵێ ئێمە بێژگەل لە چالنجی داگرتنی ئاڵا بێژگەل لە ژووری CTF-ەکە ئیڤنتەکە دیدارەکە کراوەیە بەڕووی هەموو میوانەکانە خۆشحاڵە بین ئەگەر بێن بێژگەل لە ژووری CTF ئێمە نزیکەی 12 پرۆژێکتی ئاسایشی ئەلکترۆنیمان لێرە دابین کردووە و هەمووی کەسانی زۆر باشن لە بوارەکەیە کە عەرزیان کردووە وەجگەل لەوەش وەکو ئەکادیمیای ڕاهێنانی دیجیتاڵی 4 کۆرسی زۆر تایبەتیان داناوە بە خۆڕایی بۆ میوانەکانی باسەکەن و IQیش بە هەمان شێوە 4 کۆرسی داناوە و پێشکەشی میوانەکانیەکە لێرە جگەل لەوەش لە ڕۆژی دووهەمیش و سێهەمیشە پرۆژەکانیش پرێزنتەیشنی خۆیانەکەن لە ڕۆژی سێمیشە هەنێک کەسی زۆر تایبەتی بواری ئاسایشی ئەلکترۆنی سیمیناریانە بێت و پرۆژەیانە بێت ئەوانیش بە هەمان شێوە. بەڵێ ئەوەی چەکە لە سیمینارەکانی ڕۆژی کۆتایی کە بەڕێزێکە لێرە سیارەیەک بە سیگنال ئەکاتەوە یعنی بەبێ بەکارهێنانی کلیدی سیارەکە سویچی سیارەکە ئەکاتەوە. بەڵێ بیرمان نەچێ ئای تا چەند ڕۆڵە بینێ لە ئاسایشی ئەلکترۆنیا؟ ئای ڕۆڵێکی زۆر گەورە ئەبینێ بە تایبەتی لەم 2 ساڵی پێشوە هاوکارێکی زۆر بووە بۆ بواری ئاسایشی ئەلکترۆنی چکە خۆشی ئێسەوا فێر بووە کە تێستی سیستەمەکانەکە ئەوە لەلایەکەوە زۆر باشە و ئەمە لەلایەک تریشەوە بە خراپی بینین بەڵام ئەتوانم یعنی ئۆڤەڕاڵ ئەتوانم بڵێم شتێکی زۆر باشە لە ئێسیا بۆ هەموو کەسێک نەک تەنها بۆ ئەوانی کە شارەزای ئاسایشی ئەلکترۆنی. کەسانی ئاسایی لێرە ئەتوانین بانگێشیان بکەین بۆی بتوانن لە دیدارەکە بەشدار بکەن؟ بەڵێ بە دڵنیاییەوە زانکۆی سلێمانی طبعا لە بەیانیانەوە هەتا ئێوارە ئەم ئیڤنتە بەرداوامە لە 7 زەیمان کە ئەمڕۆ یەکەم ڕۆژەکە ئەگەر ئەمڕۆژ پێیان نەکرا بەیانی دوو بەیانی بن زۆر باشە بێ بەخێر بێ. سپاس بۆ تۆ سپاس بۆ زۆر بەڕێز ژیر ڕەشید کا بەڕێزیان هەم سەرپەرشتیاری تەواوی یەکەمین دیداری زانستی تایبەت بە ئاسایشی ئەلکترۆنی بە پیوتەکانی بەڕێزی گرنگە هەمووان بتوانین لە ڕێگەی ئەپی مۆبایلەکانمانەوە خۆمان لە هاکردن بە دوور بگرین ئەو ڕێنمایی و ئەو کارانی کە پێویستە لەلایەن کەسانی شارەزا هەم لە بواری
زانکۆی آیتی هەم لە بوارانی کە لە سیستمی ئەلکترۆنیا کارەکەن بتوانین زیاتر ڕێنمایی گرنگیان لێوەرگرین. سازکردنی ئەم جۆرە دیدارانش کە بۆ ماوەی 3 ڕۆژ لە ناوەندێکی ئەکادیمی زانکۆی سلێمانیا بەڕێوە دەچێت بێگومان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بۆیە تەواوی کەسە بەشداربووەکان لێرە ڕوونکردنەوەی زیاتر ئێن بە ئێوەی خۆشەویست ئێوەش ئەتوانن ڕۆژانە بێن لە زانکۆی سلێمانی بەشداری دیدارەکە بکەن و زانیاری گرنگونە لە بواری ئاسایش ئەلکترۆنیا وەرگرن. ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکاران و فەرموو.